ئەڵبەتە ئەم ساڵ ساڵی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەبێت و یەکێک لە پایەکانی ڕێخستنی پرۆسەکەش کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستانە کە دەبێت لە ئێستاوە پێداچوونەوە بۆ دامەزراوەکە بکرێت و کاروبارەکانی ڕێک بکرێتەوە. ئەنجومەنی کۆمیسەرانی کۆمیسیۆنەکە ماوەی یاسایی تەواو بووە بۆ زانینی هەنگاوەکانی ڕێخستنی کۆمیسیۆنەکە و تێپەڕاندنی کۆست پورتەگەرەکان میوانداری دکتۆر تەیب کەس نەزانی ڕێوەشکاری یاسایی لە ناوەندی یاسایی یەکێتی و مامۆستانی زان کۆمان کردووە. دکتۆر سڵاو لێبێت بانی باش. بەیانیە و بینەرانیش باش. زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆر کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان لەستادا لە ڕووی یاسایی و کارەکانی چۆنە؟ بەڵێ تەوان سەرەتا ئەم کۆمیسیۆنە کە بە یاسای ژمارە 4 ساڵی 2014 دانراوە ماوەی یاسایەکەی بۆ ماوەی 5 ساڵە، یعنی ئەوانەی کە ئەنجومەنی کۆمیسیارانن کە لە نۆ ئەندام پێک دێت ماوەی یاساییان 5 ساڵەکە ئێستا و ئەو کاتە تێپەڕیوە لە کۆتایی 2019 ماوەی یاساییان بەسەر چوە. بۆیە ئێستا ئەتوانین بڵێن شتێکمان نییە بە ناوی کۆمیسیۆنی سربەخۆی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان، چونکە بە گوێرەی یاساکە کاتیان بەسەر چووە. بۆیە پێویست بەوە ئەکات کە یاسایەک دووبارە دەربکرێتەوە بەوەی کە چەند ڕێگایەکە بێت یەکێک لەوانە دووبارە ئەم کۆمیسیۆنە تازە بکاتەوە ئەگەر یاساکە ئەبێ چاکاری بۆ بکرێت با بڵین تعدیل بکرێت لە پەرلەمانی کوردستان، یا دووبارە دەسەڵات باتەوە بەم کۆمیسیۆنەی کە ئێستا هەیە، یاخود چەند کۆمیسیۆنان سەر لە نوێ کەسانی تازە و کەسانی جیاواز بێنەوە ناو کۆمیسیۆنەکە. بەڵێ دکتۆر ئەگەر کۆمیسیۆن خۆی کێشەی ئەنجومەنی کۆمیسەرانی هەبێت یاخود وادەی یاسایەکەی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تەواو بوو بێت، چۆن دەتوانێت ئامادەکاری بۆ هەڵبژاردننی داهاتوو بکات؟ پرسەکە لێرە ئەوەیە چونکە خۆی عادەتەن کۆمیسیۆن 6 مانگ پێش وادەی هەڵبژاردننی پێویستە بەلایەنی کەمەوە 6 مانگ بۆ ئامادەکاری بۆ پرۆسی هەڵبژاردن، چونکە پرۆسی هەڵبژاردن پرۆسەیەکی تۆزێک ئالۆزە پێویستی بە ڕێکاری زۆر هەیە بگیرێتە بەر، چونکە هەم تۆماری دەنگدەرانی پێویستە، چونکە مەسەلەن ئێستا چەند کەس کە لە هەڵبژاردننی پێشووە مافی دەنگانیان نەبووە، ئێستا نزیکەی 4 ساڵ تێپەڕێت بەسەر ئەو مودەیە 4 جیلی تر 4 نەوەی تر مافی دەنگانیان نەبێ، ئەبێت دووبارە ئەم تۆمارانە تازە بکرێتەوە. ئەمەش پێویستی بە کاتێکی پێویست هەیە لەوە لایەنی لۆجستیەکەشی بە هەمان شێوە. بۆیە ئەگەر پەلە نەکرێت ینی لەم چەند مانگەیە پەلە نەکرێت ئەو کاتە تۆزێک ئاستەمە بێ کۆمیسیۆن بتوانێت لە وادەی خۆیان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدات. بەڵێ دەبێتە کۆتایی مانگی سێ کۆمیسیۆن کارەکانی خۆی تەواو کرد بێ بۆ پەرلەمانی کوردستان تا ئەو وادەیە بە کارەکانتان نەگەن؟ وەڵی بە دڵنیاییەوە خۆی پرسەکە لێرە ئەوەیە تەمەەن پەرلەمانی کوردستان ئێستا چەند هەوڵێکیان نیاوە کە شێوازی ئێستا کێشەکە لە نێوان لایەنە سیاسیەکانن لەسەر ئالیەتی دیاریکردنی کۆمیسیۆنە یاخود بە چ ڕێگایەک کۆمیسیۆن دووبارە دابنرێتەوە، چونکە یەکێک لەوانی کەوا ئێستا هەیە وەکو خۆی مەفروض بوو ئەم کۆمیسیۆنە سربەخۆ و بێلایەن بێت، یعنی بەڵام هەموو شتێک وەکو چۆن بووە بە حیزبایەتی ئەمەش بە هەمان شێوە دابەش بووە. لە ئێستا ئەوانەی کەوا هەبێت ئەو کۆمیسیۆنە چەند ڕایەک هەیە لەسەری کە بەچی شێوازێک تازە بکرێت. یەکێک لەوانە کاڵەن ئەم کۆمیسیۆنە وەکو خۆی کەوا ئێستا هەیە بمێنێتەوە، ئەگەر ئەندامەکانیش بگۆڕێن وەکو ئەندام بەس وەکو بەرکەوتەی لایەنە سیاسیەکان بە هەمان سترینی خۆی بمێنێتەوە. بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان 3 ئەندامی هەیە، یەکێتی نیشتیمانی کوردستان 2 ئەندامی هەیە، بزوتنەوەی گۆڕان 2 ئەندام، کۆمەڵی دادگەری 1 ئەندام، یەکگرتووی ئیسلامی 1 ئەندام، بەمە 9 کەسەکە پێگەێنن. هەنێکڵێ بەم تەشکیلەیە بمێنێتەوە بە بەردەوام بێت، بەڵام کەسەکان بتوانێت بگۆڕێن. ڕایەکی تر ئەوەیە کەوا ئەوترێت کۆمیسیۆنێکی تازە بژێرێت ئەکرێ ئەمجارە لە دادوەرەکانی دادگای باڵا پێک بێن، ئەمویان دادوەر بن. ئەمەش هەنێ جار ئیشکارەتێکی تریش دروستەکە ئایا دادوەرەکان کێ دیاریانەکە کێ ئەو مافەیە دەستنیشانیانەکە، ئەگەر لایەنە سیاسیەکان دەستنیشانیان بکەن ئەی ئەمەش خۆی لە خۆیان سربەخۆی دادوەرەکانی جەکەوێتە ژێر پرسیارەوە. و ڕایەکی تریش هەیە بە هەمان شێوەیە گەر فریانە کەوتن لەم کاتە ئەمجارە کۆمیسیۆن بۆ ئەمجارە ئامادە بکەن، ئەوە بێت پەنابرێ بۆ کۆمیسیۆنی باڵای سربەخۆی عێراق، چونکە ئەوان
هەم لە ڕووی تەکنیکیەوە و هەم لە ڕووی کارگێڕیشەوە ئامادەیان تیاچکە هەڵبژاردنێکیان چەند مانگێک لەمەوە پێشنجام داوە ئەو وەسائلانەشان لە بەردەسایە ئەکرێ ئەوانە هەڵبژاردنەی هەرێمی کوردستان بگرنە ئەستۆ بە اعتیبارەوەی تەمەەن عێراقیش دەوڵەتێکی فیدراالیە هەرێمی کوردستانیش بەشێکە لەو دەوڵەتە فیدراالیە ئیشکالێکی تیا دروست نەبێت بەڵام هێشتا لایەنەکان نەگەیشتنەوە سەر ئەوەی کە ڕێگاچارەیەکی گونجاو بدۆزنەوە بەڵام ئەگەر زوو نەکرێت وەکوتم یا ئەبێت وادەی هەڵبژاردن دوا بخرێت بۆ کاتێکی تر یاخود ئەگەر بیانەوە لە کاتی خۆیان بکرێت ئەبێ خێراتر بکرێت لە پرۆسەکە بۆ ئەگەریانە تۆ لە پێشترە وڵی ئەگەر ئەوەی کەوا هەبێت لە ئێستایا زیاتر باز لەوە ئەکەن ئەگەر ڕێک نەکەون لەسەر ئەم تەشکیلەی کە ئێستا هەیە وەکو باسم کرد حیسەی لایەنەکان ئەگەرەکەوەی کە بە بسپێردێ بە دادوەرە بە ڕێزەکان بۆ ئەوەی سەرپەرشیاری کۆمیسیۆنی باڵامکەن بۆ ئەم هەڵبژاردنە بەڵامی تر ئەگەر هەر نشکرا ئەگەرەکان کراوە ینی ئەکرێت ئەگەر مەیلی سیاسی ئەوە بێت کە بیانەوە هەڵبژاردن بکرێت لە کاتی خۆیان لە وادەی خۆیان ئەوە دڵنیام ڕێگاچارەیەک ئەدۆزرێتەوە بەڵام ئەگەر نەیشیانەوە دیارە ڕەنگە بیانووی بۆ بدۆزرێتەوە و تاخیرتر بکرێت. پێتان وایە بتوانێت کۆمیسیۆنێکی دوور لە دەستی حزب یاخود دوور لە زاڵبوونی هەژبوونی حزب دووبارەدا بمەزرێتەوە؟ ئەمە کێشەکەیە بەڕاستی ینی خۆی ئەم کۆمیسیۆنە مەفروضنی لە هیچ وڵاتێکی دنیاە ئاوا کێشەنیە لە سەردانانی کۆمیسیۆن چونکە ئێمە ئەگەڕێنەوە بۆ کێشە سەرەکیەکە کە یەکێک لەوانە دەسەڵاتێکی سربەخۆی دادوەریمان نییە چونکە ئەگەر ئەو دەسەڵاتە سربەخۆ بێت کۆمیسیۆنەکەیشی لایەندار بێت دەسەڵاتی دادوەری ئەتوانێت لێپێچینەوەی لەوانە بکە بەڵام لەبەر ئەوەی هەموو شتەکان تێکەڵ کراوە لێرە ینی مەفروزە ئەم کەسە ئەو بەڕێزەی کابێ بە کۆمیسیار ئەگەر سەر بە گروپێکیش بێ سەر بە لایەنێکیش بێ مەیلی سیاسیشی هەبوو بێ پێشەوە بەس کە هاتە کۆمیسیۆنەکەەوە پیشەیانە کارەکەی خۆی بکات یعنی چونکە تۆ ئەمە بۆ خزمەتی هەموو کەسێکە هەموو ینی بۆ لایەنێکی دیاریکراو نییە و خزمەت بە پرۆسی سیاسی شەکە و هەروەها بە ژیانی دانیشتوان چونکە ئێستا خەڵک بۆیە متمانەی نەماوە بە هەڵبژاردن بۆیە ئەگەر بینیمان بەشداری خەڵک کەم بۆتەوە لە هەڵبژاردن مەسەلەکە کۆمیسیۆنەکەی و ئیجراعاتانەیەکەوە کۆمیسیۆن ناتوانێت وەک پێویست چالاک نییە ئەکتیو نییە مەسەلەن ناتوانێت ڕێگە بگرێت لە تەزویر ناتوانێت ڕێگە بگرێت لە خروقات ناتوانێت ڕێگە بگرێت لەوەی کۆمیسیۆن سەراحەتێکی وای نییە کە خۆی هەموو کارەکان لە کۆمیسیۆنە خۆی دەبینێتەوە لە کاتێکا کە بۆ من خروقاتێکە بێت ئیشکالاتێکە بێت داواکارێکە بە سکاڵایەکە بێت ڕوبڕووی کۆمیسیۆن ئەکرێتەوە بەڵام کۆمیسیۆن سەراحەتێکی وای نییە. کێشەکە لێراوەیە یاساکەش دەسەڵاتی پیاوە بە یاساش دەسەڵاتیە بەڵام کێشەکە لێرەوەیە ئەو کەسی کە دانرێ لە کۆمیسیۆن حیزب دایناوە ئەم هەمیشە خازە ئەبێ بۆ ئەمرەکانی حیزب وەک لەوەی بە گوێرەی یاساکە کار بکات چونکە ئەگەر بە گوێرەی یاساکان کار بکات نابێت ڕێگە بادەشتانە ڕووبە بەڵام لەبەر ئەوەی کەسێک لە سەر و خۆیەوە ئەم کەسی ڕاستپاردووە ئەو پایە بەکاربێنێ بۆیە بۆ جۆرە بەکاری جا بۆ ئەوی متمانە بگەڕێتەوە بۆ خەڵکی دەنگ دەربەڕاستی یەکێک لەو شتانە ئەبێت یەکەم هەنگاو کە بنرێت هەوڵ برێ هەتا ئەکرێت کۆمیسیۆنێکی بێلایەنی سربەخۆ ڕابسپێرە کە پرۆفیشنال بنیانی ئیشەکەی خۆیان بکەن کارەکەی خۆیان کەچیە بەدەر لەوەی کەوا ئینتیمان یا ولایان بۆ چه حیزبێک و چ پارتێکی سیاسیە بێت. بەڵێ ئێتیڕانین یەکێتی بۆ ئەنجومەنی کۆمیسەران و خودی کۆمیسیۆنەکە چۆنە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستەیە ئەوەی کەوا هەبێت پێی باشە ئەو کۆمیسیۆنەی کە ئێستاکە هەیە بەم تەشکیلەی ئێستەوە بمێنێتەوە و ئەندامەکان ئەگەر گۆڕانکاری لە خودی ئەندامەکانە بکرێت ئەتوانرێ بکرێت مەسەن ئەگەر بەڕێزێک لێرە نەما بێت یاخود ئەگەر بەڕێزێک بەهۆی هۆکارێکی تەندروستی و نەخۆشیەوە بتوانێت کەسەکان بگۆڕدرێ بەم تەشکیلەیە بمێنێتەوە بۆ ئەم هەڵبژاردنە ئەمە وەکو بەدیلی یەکەم ئەگەر نەکرا ئەگەر هاتە سەر مەسائیلی ئەوەشی کە دادوەرەکان بوو ئەو کاتە دیارە هەر لایەنە و ئەگەر ئەنجومەنی دادوەریش پێشنیاری دادوەرەکانی نەکرد هەر لایەنە و ئەو دادوەرەی یا کە خۆی بە کەسێکی شایستە و شوێنە ئەزانێ ئەتوانێت بیخاتە بەردەم چکە لە ئاخیری لە کۆتاییا بێ پەرلەمانی کوردستان دەنگدان لەسەر ئەو بەڕێزانە بکە کە ئەبن بە ئەنجومەنی کۆمیسیارە. لایەنەکانی دیکە ڕێیان چۆنە سەبارە بە کۆمیسیۆنەکە؟ ئەتوانم لەم زۆربەی لایەنەکان هاوڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ لە پارتی دیموکراتی کوردستان کە تێڕوانینێکی جیاوازتری هەیە ئەوان زیاتر لە ئێستایا جەخت لەنگە لەسەرەوە بکەنەوە کە
بە گوێرەی ئەم بەرکەوتە هەڵبژاردنەی ئەم دواییان داوای زۆرتری کورسیەکانی کۆمیسیۆن بکەن بۆیە ئەوان پێداگری لەسەرواکەن کاوە ئەم کۆمیسیۆنی ئێستا هەڵبوەشێتەوە یاخود ئەگەرەوە نەبێت لە دادوەرە بەڕێزەکان پێک بێت ئەوەیش کێشەکە ئیشکالێکی تر لێرە ئەوەیە مەسلەی ئەنجومەنی دادوەریش خۆی لە خۆیان دابەش بووە تەوزیع بووە ڕەنگە لەو ڕێگایەوە بیەوێت ئەو دادوەرانەی کە زیاتر لە خۆیەوە نزیکن یاکە لەگەڵ حیزبەکەیان ئەوانە بخاتە ناو کۆمیسیۆنەکەەوە بەڵام تا ئێستا ئەمانە بە ئیتیفاقاتی سیاسی بکرێت لایەنە سیاسیەکان بگەنە سیاغەیەکی مشتەرەک بۆ ئەوەی ئەگەر بیانوێ هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت بەڵێ ئەگەر کۆمیسیۆنە نوێیەکە پێک هات دەتوانێت ڕێکار و یاسای نوێ لە پەرلەمانی کوردستاندا جێبەجێ بکات بەدڵنیایە تەمەەن کۆمیسیۆنەکە ئەبێ ئەو یاسایە ئەبێ بۆ ئێستا پەرلەمان حالیان لە پشووی یاسادانانی خۆیەتی بەڵام ئەگەر ئەمە مەیلی سیاسی بەرەوە ئەوە بڕات کە بیانوێ هەڵبژاردن بکرێوەکو باسم کرد پەرلەمان ئەتوانێت کەوا دانیشتنی نائاسایی بکات بۆی کاتەکە بگەڕێتەوە و ئەو یاساکە دەربکات کە یاساکە دەرچۆوە دواتر ئەندامانی کۆمیسیاران ئەنجومەنی کۆمیسیارانیش دیاری بکرێت هەر لە پەرلەمانی کوردستان کاتەکە ئەکرێت بەش بکە بەڵام ئەگەر پەلەیتیانەکەن ئەو کاتە ڕەنگە درەنگ بێت یاخود بۆ چەند مانگێک ئەگەر نەکەوێتەوە ساڵی ئایندە هەڵبژاردن دوا بخرێت تا چەندێک دەتوانێت ئامادەکاری بۆ هەڵبژاردن کە لە کات و پێویستی خۆیدا لەڕووی تەکنیکیەوە گرفتەکانی چارەسەر بۆ لەڕووی بودجەوە بودجی تایبەتی بۆ تەرخان کرا کە بتوانێت ئامادەکاری بۆ هەڵبژاردن کات خۆی ئەوە پرسێکە بەڕاستی تەمەەن لەبەرەی کۆمیسیۆن ئەمە تەجروبەی یەکەمی نییە چەندین هەڵبژاردننی تری ئەنجام داوە و بە ڕاپرسیەکەیشەوە لەبەرەوە وەکو لایانی تەکنیکەکەی پێم وایە بتوانن ئەو کارە ئەنجام بدەن تەنیا مەسلەی ئەوامێنێتەوە ئەبدەیتکردنی تازەکردنەوەی تۆماری دەنگدەران و ئەو سیستەمەی کە هەیە ئەنج کێشەیەکی تریش لێرا دروستە بێ بەڕاستی پێم خۆشەکە ئاماژەی پێ بم سیستەمی هەڵبژاردن چۆن ئەبێت چونکە ئێستا من بەتەنیان باز لە کۆمیسیۆنەکەکەن کێشەیەکی تر کە ئەوەی هێشتا لایەنە سیاسەکان سێرێک نەکەوتون ئایا سیستەمی هەڵبژاردن یەکبازنەی ئەبێت فرەبازنەی ئەبێ و کۆمجارەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق یاخود لیستی داخراوە بێت لیستی کراوە ئەبێت هێشتا ئەوەیش بە تەواوەتی یەکلایی نەکراوەتەوە چونکە یاسای هەڵبژاردنەکانیش بەنیازن بیگۆڕن ئەگەرەوە بگۆڕێدە و کاتەیش دیارە ئەگەر شێوازێکی تازە بێت بەنسبەت کۆمیسیۆنەوە ئامادەکاری زیاتری پێویستە بێت چونکە ئەگەر ببێتە سەر ئەوەی وەکو عێراق ببێ بە فرەبازنەیی ئەو کاتە تۆ هەرێمی کوردستان چۆن دابەشەکەی بەسەر ئەو کورسیانەی پەرلەمانە کە هەیەی چونکە عێراق کرا بە 83 بازنەی هەڵبژاردنەوە ئەمجارە ئەو مەسەن پارێزگای سلێمانی لە 5 بازنە پێکات بوو ئەگەر بەو ئالیەتە ئیش بکەنەوە ئەبێت ئەوەش بە هەمان شێوە ڕێکەوتنێکی سیاسی لەسەر بکرێت بۆ نمونە مەسلەی ژمارەی دەنگدەر ژمارەی دانیشتوان ئەوانە دەورە بینێت بۆ دیاریکردنی ئەو کورسیانەی کە دیاری ئەەکەن و بەرکەوتەی هەر پارێزگایەکە بێ بەگوێرەوە بۆیە ینی ئەگەر دەسوبرد نەکرێت یەکەم جار کۆمیسیۆنەکە دووبارە دانەنرێتەوە و ئەنجا وەکوتم یاسای هەڵبژاردن دووبارە گۆڕانکاریتیان نەکرێت چاک نەکرێت ڕنگ تۆزێک ئەستەم ببێت لە کاتی خۆیان لە کۆتایی ئەم ساڵدا هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت کەواتە بەڕێوەچوونی هەڵبژاردن لە کاتی خۆیدا پێویستە بە کاروبارەکانی کۆمیسیۆنەوە بە دڵنیاییەوە لە ئێستا ئەگەر وەکو باسم کرد ئەگەر کۆمیسیۆنت نەبێت و ناتوانانی هەڵبژاردن بکەیت و ئەگەر کۆمیسیۆنەکەیش لە کاتێکی درەنگە دیاری بکرێت دەستنیشان بکرێت کاتی پێویستی لە بەردەسایە نابێت ئەو کاتە قورسە بێت کە بتوانێت هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدە هەموو ئەو گیرگرفتانی کە لە ڕابردوودا کۆمیسیۆن هەی بوو لە ئێستادا ئەگەر کۆمیسیۆنێکی نوێ دووبارە دروست بکرێتەوە دەتوانێت گیرگرفتانە تێپەڕێنێت کە لە ڕابردوودا هەی بۆ گرفتی دروست کردووە وڵی خۆی بە هەموو جارێگەڵین بە هیواین وابێت بەڵامی تر هەر جارە و کێشەیەک ئیشکالیەتێکی تر دروستە بێ ئەم کۆمیسیۆنە تازایی کە جارێشتا دروست نەبووە کە ئەکەوێتە سەر کەسەکان بەڕاستی وەکو تاکیش و وەکو لایەنە سیاسەکانیش بەڕاستی چونکە ئەگەر ئیشکال و کێشە بۆ کۆمیسیۆنەکە دروست نەکەن یا بربەست نەبن لە بەردەم کۆمیسیۆنەکە ڕەنگە ئەگەر وەکوتم لە کەسانی پرۆفیشنال و کەسی پسپۆڕی بوارەکان دابنرێن بتوان ئەو کێشانە تێپەڕێنن بەڵام ئەکەوێتە سەر ئەوەی کە ئایا تا چەندێک حیزبەکان و لایەنە سیاسیەکان پێداگریەکەن لەسەر بەرکەوتەی سیاسی خۆیان بەرکەوتەی حیزبیان ئەمە وا ئەکاتە نێجار
ڕەنگە نەتوانن خەڵکی پێویست بخەنە شوێنەکەەوە کەسێک هەر بۆ پڕکردنەوەی پۆستەکە دایبنێن وەکو شتێکی ڕەمزی بێت ئەو قورسە پڕکردنەوەی پۆستێک بە کەسێکی شیا و کەسی وامانەیە کە بتوانێت پۆستێکی واوەەر بگرێت یاخو ئەرکێکی وا جێبەجێ بکات هەیە کەسمان زۆرە خەڵکی زۆر باش بتوانە لێ هاتوو بەس کێشەکە لێرە ئەوەیە حیزب بەرژەوەندی خۆی خاتە سەر و بەرژەوەندی پرۆسەکەەوە چونکە لەویا ئەم گرنگ نییە بەلایەوە کەسەکە تا چەندێک توانای هەیە و پسپۆری شوارزایە بەس ئەم بەو جۆرە بیرەکاتەوە تا چەندێک بەرژەوەندی حیزبەکەی پارێزراوە بێت و جێ ئەبێتەوە و ئەتوانێت ئەو سینەی کە خۆی ئەوێت بیکات لە ناو کۆمیسیۆنەکە خۆی ئەمە یە کێشەکە ئەگینا ئەگەر تۆ بێتە سەر ئەوە بەر خەڵکی زۆر باشەیە خەڵکی زۆر بەتوانە هەیە پسپۆر هەیە لە بوارەکە تا حدێکیش هەرچەند تۆ دێسە قورسە وایلات و بڵێ بێلایەن کەسی بێلایەن بەڵام ئەو کەسە کە ئەگەر لایەناری شوێنێکیش بێ کە چووە ئەو شوێنە کە چووە ئەو جێگایە پیادەی پیشەکەی خۆی ئەکات بۆیە کەسێکی ئەتوانێت بێلایانی خۆی تا حدێک بپارێزێت وەکو چۆن ئێستا دادوەرە بەڕێزەکان تیانایە کە زۆربیان پێشتر لە پارتێکی سیاسیا بەس کە بووە بە دادوەر ئێستا کەسێکی بێلایەنە کاڵین بێلایەنە ئەمە بەسی ئەوەی ینی تەحەیوز نەکات حەقی کەسێک بخوات لە بەرامبەر کەسێکی تری باست لە سیستەمی هەڵبژارنەکانە کە بە شێوازی یەک بازنەیە خۆ فرەبازنەی بەڕێوە بچێت لە کامیانجا بەڕێوەچوونی هەڵبژاردن ئاسانتر دەکات ئەگەر جێبەجێ بکرێت یەک بازنەی یاخود فرەبازنەی خۆی فرەبازنەی بۆ خەڵکەکە فرەبازنەیەکە باشترە ئەگەر ئێمە بینە سەر ئەوەی چونکە ئەو دەنگدەرەی کە دەنگ بەو کاندیدە ئەیات دواتر ئەتوانێت لێپرسینەوە لەو کەسە بکات مەسەن بڵێن بۆ نمونە ئێستا بە سلێمانی بۆمان 5 بازنەیە هەر بازنە و کاندیدی خۆی بۆ دیاری کرابوو ئەو کەسی کە دەرئەچێت لەو ناوچە لەو بازنەیە بەرپرسیارەتی ئەو شوێنە ئەگرێتە ئەستۆ ئەو کاتە دەنگدەر ئەتوانێت لێپرسینەوە لەو بربژێرەی خۆی بکات لەو کاندیدەی خۆی لە پەرلەمانە بکات بەڵام ئیشکالیاتی تریشی هەیە لە هەمان کاتە ئەم کاتە ئەگەر هەنێجار لە فرەبازنەی یا شەر نییە کەسی شیاوی باش دەربچێت چونکە سەیەکێک لەو ئەزمانەی لەو کێشانی کە بەڕاستی ئەم خولەی ئەم جارەی پەرلەمان کە تێیدایە ئەوەیە یعنی بن بەداخەوە ئێڵێم زۆر بەتوانانین هەتا ڕەنگی یاوەتەوە لەسەر یاساکانیش ئەو یاسانەی کە دەرێکن کاردانەوەی کردوتە سەر ئەوەی چونکە خەڵکانی وەک پێویست وەک ناڵێم هەر هەمووی بەڵام خەڵکانی وەکو پێویستی تێدا نییە ئەمە وای کردووە کاریگەری لەسەر یاسا دەرکردنیش هەبوو بێت کاریگەری لەسەر بەدواداچوون بۆ پرسەکان و بۆ چاودێریکردنی حکوومەتیش هەبوو بێت بۆیە ینی ئەگەر بتەوێت پەرلەمانێک دروست بکەیت کە بە مانای کەلیمە پێی بوو دێ پەرلەمان پێویستە ئەو هەموو شتانەی لێ بکەیتەوە ئەم کەسانی کە دیاری ئەکرێن بۆی ببن بە کاندید ئەو کەسانی کە خەڵک ئەوێ بچێتە پەرلەمان نوێنەرایەتیان کە پێویستە کەسانێ بن یەکەم لە بواری خوانە شارەزا بن سومعەیەکی باشیان هەبێت کەسێک بن جێگای متمانە بن ئەمانە نەبن هەنێک هەر بەس بۆ ئەوە چیا ئیمتیازات و ژیانی خۆی پێ باش بکات یاخود بۆ ناو دەرکردنێک بۆ ئینێکی وابێت شێوازی بەشداریکردنی ژنان لە هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی کوردستاندا چۆن دەبێت دووبارە سیستەمی بێکۆتایە وڵای ئەو سیستەمە تقریبا وەکو بووە بە عورفێکی یاسایی لە ئێستایا چونکە تا لە پەرلەمانی عێراقیشا بە هەمان شێوە ئەم جارە وای تیا بوو سیستەمی کۆتا هەبوو هەڵبەتە ئێستا خۆشبەختانە ژنان زیاتر بەشدارن لە ناو جومگەکانی دەسەڵاتە و زیاتر خۆیان پێویستیان بەو لەوە دەرچووە بەو دەستگرتنە مابێت کە یعنی خۆیشان نەتوانن دەربچن بەبێ ئەو چکە بینیمان نمونەمان زۆر بوو چەندین کاندیدی ئافرەت بە تایبەتی بۆ پەرلەمانی عێراق خۆیان بەدەنگی خۆیان دەرچوون پێویستیان بە کۆتا نەبوو یعنی ئەکرێت ڕەنگە ئەم جارێش هەر پێویست بەو کۆتایە بکات بۆ ئەم جارە بە تەسەوری من بەزڕە ئیتر لەوانەیە لە هەڵبژاردنەکان و خولەکانی داهاتووترا پێویست بەوە نەکات چونکە وەکو باسم کرد پێشتر بۆیە ئەوە دانرا کە ئەوە یەکێکە لە لینەکانی هەواڵ مام جەلال کە بۆ ئەوەی بوار بە بڕەخسێت بۆ ژن ئەم سیستەمە هاتە ینی داهێنرا بۆ ئەوەی کەوا پیاوان مافی ژنان پێشێل نەکەن و دەنگی خۆیان بگێرن بەڵام ئێستاکە ئەتوانم بڵێم خۆشبەختانە دەورێکی زۆر باشیانەوە زۆربەی کاندیدەکان زۆر جار کە دەرەچن ئافرەتن ینی پێشی پیاویشی یاوەتەوە لە زۆر شوێنی هەڵبژار بەڵێ ژنان تەنها دەتوان لە ئەوە دەربچن لە هەڵبژاردنەکان دەربچن یاخو پۆستی باڵاشان بدرێتێ ئەکرێت بۆ پۆستی باڵا وەکو باسم کرد چونکە پۆستە باڵاکانیش ئەگەر ئێمە باز لە ئەگەر دەوڵەتی سیستەم بکەین
ئەبێت ئەوە هیچ ڕێگریەک نەبێت چونکە مەسەرەن تۆ کە کەسێک توانای هەیەی گرنگ نیە ئافرەتەیە پیاوە بۆ ئەو پۆستەی کەوا دیاری ئەەکەیت ئەبێت هیچ ڕێگریەک نەبێت لەوەیە جیاکاری نەکرێت لەو لایەنەوە بۆیە بۆ پۆستە باڵەکانیش ینی ئێستا کامیلان هەرچەنە ژمارەیان کەمە مەسەن لەسەر ژمارەی وەزیرەکان وابزانام یەک وەزیر یا دوو وەزیرمان هەیە ئەگەر لە ئێستا هەڵە نەبم ئافرەت بن ینی ئەکرێت بەشداری زیاتر بکرێن لە پۆستە حکومیەکانی شاو و هەروەها لە لایەنەکانی تری ژیانی سیاسی و بەشداری سیاسی شاباماشەوە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر تەیب کەس نەزانی ڕێوەشکاری یاسایی لە ناوەندی یاسایی یەکێتی زۆر سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ بەڕێ سپاس بۆ.